بەڵێ هەر بە لەگەڵ بارانبارین بمێنینەوانێ باس لەوە بکەین کە بزانین ئامادەکاری و پلان و پرۆژەکان کە لە هەولێرە ئەنجام درراوە توانیوێتی پەنگ خواردنەوەی ئاو یاخود لافاو کەم بکاتەوانێ وە چی دەکەن بۆ داهاتوو چونکە باز لەوە دەکرێشتای هەندێک ناوچە مەترسی لەسەرەوەکۆی کە ئێستا لە وێنەکانە بینیمان بەڕێز مەسعود کاڕش جێگری و پارێزگاری هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت بەڕێز مەسعود ئەم کاتت باش سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان لەگەڵەوەی هەن ئامادەکاریتان کردبوو بۆ بەرگرتن لە لافاو بۆ ئەم ساڵ بۆ کەمکردنەوەی زەرەر و زیانەکان بەڵام باجارێ لەوە دەست پێ بکەین هەرچەندە هۆشداری درابوو بە هاوڵاتیان کە ئۆتۆمبیلەکانیان لەو شوێنە ڕانەگرن بەڵام بینیمان کارەساتی مادی لێکەوتەوە بەشێک لە ئۆتۆمبیلەکان ژێر ئاو کەوتن بۆچی ئەو شوێنە کە پردی سەیداوایە بۆچی ئەمە لە چوارچەوەی پلانەکانی ئێوەدانە بوو ئەم ساڵ زۆر سوپاس شەوتان باش سپاس دۆ دەرفەتا وەڵا لە سەرەتادا پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە ئەگەر ڕوخسەتەویتن هەندێک باسی ڕێژەی ئەو بارانبارینە بکەین کە ئەم ساڵ باری و مقارنەتەن لەگە ساڵانی تر طبعا شاری هەولێر یەکە لەو شارانەی کە ڕێژەی بارانبارین لە ساڵەکانی پێشوو کە داوود دزستانێکی زۆر زۆر پڕ ئاو دەبوو ئاوی زۆر زۆر بارانی زۆر دەبوو ڕێژەی بارانبارین یان معدەلی بارانبارین نزیکەی 400 میلیم بوو بۆ ماوەی ساڵێک ئەم ساڵەکە تا ئێستا نزیکەی 345 میلیم باریوە یعنی ئێستا ئەمە لە نیوەی مانجی دوینە مانجی سێ و ڕەنگە چاریشمان مابێ کەواتە ئەو ڕێژە بارانەی ئەوەی ئەم ساڵ باریە ڕێژەیەکی یەکجار زۆرە مقارنەتەن لەگەر هەموو ساڵانی پێشوو ئەمە یەک دووەم ئەگە ئەم ساڵ مقارنە بکەین ئەم ساڵ لە ئەو وەختەی لەگە هەتا ساڵی پار ئەو وەختەی 138 میلیم باری بوو کەواتە ئێستا نزیکەی جیاوازیمان 200 میلیم زیاترە لە ساڵی پار لەگەر ئەو وەختەی یعنی ئەوانە هەموو داتایە دووەمیان ئەگە تەمەشا بکەین ئەو ڕێژە بارانی ئەو جارەی باری لەو ئەو شەپۆڵەی بارانەی ئەگە بکەینە دوو بەشی یەکەمیان نزیکەی 18 میلیم باری بەشی دووەمیان نزیکەی 24 میلیم باری لە 12 سەعاتدا کەواتە بە هەموو حسابەکان کە تەمەشا دەکەی ڕێژەی ئەو بارانبارینە زۆر بووە ئێمە لە سەرەتای بڵێن زستان کە هاوین خلاص بوو لە سەرەتای زستان و پاییز هەروها پێش ئەو شەپۆڵە بارانبارینەش چەندین کۆپنەوەمان ئەنجامدا بۆ ئەوەی ئەو خاڵە لاوازانین ناو شاری هەولێر هەیە بتوانین کۆنتترۆلی بکەن خۆشبەختانە ئیشێکی زۆر زۆر باشکرا بۆ نمونە هەندێک لەو شوێنانی کە لاواز بوو کە دەمازانی کێشیان هەیە توانیمان چارەسەر بکرێت بۆ ئەمە بەست ئەگەر تەمەشای کۆرنیش بکەی کۆرنیش بە تەواوی خاوێن کراوە چەند پردێکی لەسەر دروست کرا هەندێکی شێوەی کۆنکریت کرا ئەو شوێنانی کە مەترسی لێ دەکرا ساڵی پاربۆن منە دارەتوو بوو لە گرجۆتیار بوو خۆشبەختانە ئەم ساڵە کە هیچ نەبوو چەند پردێکمان دروست کرد لەوانە مەسەن پردی گرجۆتیارە پردی کۆرنیژیەکە کۆرنیش دووە لە دارەتوو لە نێوان کەس نەزان لە تۆڕق ئەوانە هەموو پردن دروست کران بۆ ئەوەی ئەو ئاوەی کە لە جاران دەهات دەبووە ڕێگرێک و لە توەنەوە ماڵان ئێستا لە ڕێگەی ئەو پردانە ئاوەکە زۆر بە شێوەیەکی باش دەڕواتون هیچ ئاستەگەیەک دروست ناکەن لە بۆ هاوڵاتیان ئەمە لەلایەکی تر ئەو کەندە سروشتیانەی کە دێتە ناو هەولێر چونکە هەولێر بەرزاییەکەی لە ئاسی ڕێی دەریا نزیکەی 400 میلیمە لە هەندێک شوێن بە تایبەتی لای دارەتوو بنەسڵاوە بەرزاییەکانی ئەو دۆڵی شێوانەی لەوێ 800 میلیمە نزیکەی 800 مەترە نزیکەی 400 میلیم جیاوازیمان هەیە کەواتە ئەو ئاوانەی بەلێشاو کە دەهاتە ناو شاری هەولێر نزیکەی 400 میلیم هەبوو لەبەر ئەوە ئەو کۆندووس شێوانەی کە هەبوو نزیکەی 300 کیلۆمەتر ئێمە تەنها ڕێڕەوە سروشتیەکانمان خاوێن کردەوە یعنی زۆر لە گرتە ڤیدیۆیەکانی ئەوەی هاوڵاتیان دادەندرانی ئەوەی سۆشیال میدیا بڵاوی دەکردەوە دیار بوو یعنی مەسەن پەندی کۆرنیشە یان گرجۆتیارە یاخود تووڕەقە یعنی ئەو ڕێژە ئاوەی کە دەها زۆر بە ئاسانی و بەڕێوکپێکی دەڕۆیشت بەڵام ئەوەی ڕوویدا بەڕاستی بەداخە ئەوە بوو ژێرپردی سەیداوە و دەتوانین بڵێ هەندێک زەرەر و زیانی تێدا بوو ئەویش بەڕاستی ڕەنگە ئەوەی ئەمن تەسەورم دەکە ڕەنگە چەند مزەخەیەکی کارەبا هەبی بەهۆی شۆرتی کارەبا ئەو مزەخانە ئیشیان نەکرد نەیانتوانی لە کاتی پێویست ئەو مزەخانە ئیش بکەن و ئەو ئاوانە بەتاڵ بکرێن هەرچەندە هەوشداریش درابوو لەلایەن برایانی پۆلیسەوە لەلایەن قایمقامەتی هەولێرەوە کە ئەو شوێنە شوێنێکە یعنی یەکێکە لە خاڵە لاوازەکان بەداخەوە ئەو سارانە لەو شوێنان ڕاوەستان تووشی ئەو کارە ساتەمور بەڵام ئەگەر مقارنە بکەین لەگەر زۆری ئەو بارانەی کە هاتیە لەگەر ئەو ئیش و کارانەی کە کرا
يعني بەداخەوە ڕەنگە ئەوە زەرەر و زیانی هەبی بەڵام وجودی حکوومەت لە شقامەکان چ لە شەقامەکان لە ناو شاری هەولێربی لەلایەن سەرۆکاتی شارەوانی هەولێر بەڕێوەبەرایەتی ئاوڕۆکان دەستگای خێرخوازی بارزانی قەیرانەکان ئاو دێری ئەوانە هەموو لەسەر شەقام و لە هەر شوێنەی خەلەلەکە بێ بە ئاسانی دەگەیشتنیە بە هەمان شێمە لە قەزا و ناحیەکان لە بنەسلاوە لە خەبات لە مەسیف لە شەقلاوە تیمەکانی حکوومەت هەموو لەسەر جادە بوون خۆمان ئامادەکردنیەکی باشدا بوو بۆ هەر ئەگەرێک بەڵام کە ڕێژەی بارانبارین لە هەموو تەوەقعات و سەقفێک زیاتر دەبیتن ڕەنگە لە هەندێک شوێن ئەمە تەوەقع بکەین هەندێک ئاو لە هەندێک شوێن کۆ دەبێتەوە زەرەر و زیانێکی بچووکی دەبێت بەڵام خۆشبەختانە هیچ زەرەر و زیانێکی جیانی نەبوو ئەوە مەسعود گرێدای زیانی جانی مەسعود گرێدای وان زیانی جانی گوتە باسکردنەها دوان چەند ساڵین دەرباس بوویدە گەڤە لە فوارا بوو چەندین وڵاتی لە هەولێرا پایتەختی ئێک و ژیانە خۆشدەستان جانی خۆشدەستان ئیساڵ خۆشبەختانە تشتێکی وسا ڕوو نەدایە گەلو ئەv کارین و وەکری ڕێگری لێیەکی کردن و زەرار و زیان زیێدەتر نەبن طبعا وەکو ئاماژەم پێکرد هە لە سەرەتای زستانی ئەو ساڵدا ئێمە ئامادەکریمان کرد یعنی لەگەر هەموو لایەنی پەیوەندیدارەکە پەیوەندم بەو بابەتە بۆ نمونە ئەوەی زیاتر کێشەکانی دروست دەکرد لە ساڵانی پێش بوو بەڕێوەبەرایەتی ئاودێری هەولێر بوو چونکە ئەوە بەرپرس بوون لەسەر خاوێنکردنەوەی زۆربەی کەندە سروشتەکان هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی هەولێر بوو بۆ نمونە بەڕێوەبەرایەتی سەرۆکاتی شارەوانی هەولێر لەگەر بەڕێوەبەرایەتی ئاوڕێ هەولێر سەرڕای ئەوەی تیمەکانی ئەوانی سەپۆرتی ئەو تیمانە دەکەن بەرگری شارستانی وەکو ئاماژەم پێکرد لە قەیرانەکانە هەموو لایەنەکانی ترەکە ئەوانە وەکو بڵێن دەبنە سەپۆرتێک لە بۆ ئەو لایەنانە ئیتر ئەوە وای کرد بەڕاستی ئەو کێشانێک کە ساڵی پارە یاخود پێرار هەمان بوو ئەم ساڵە نەبی حتما ئێمە لە ساڵی ئایندە بەرنامەی تریشمان دەبیتن خۆشبەختانە ئەو ساڵەکە ئەو پرۆژانی کە ئاماژەم پێکرد ئێستا پرۆژەی زۆر بەرباتون ئێمە ئێستا خەریکی دروستکردنی چەند پۆلێکشین یعنی ئەو ئاوانەی کە لەسەرەوەی شاری هەولێر دێتە خوارەوە زەرەر و زیان لە شاری هەولێر دەدا ئیشێکی زۆر باسکرا بۆ نمونە ئێستا لە سەروی بنەسلاوی ئێستاەوە پۆندێک لە بواری جێبەجێکردنە لە شەوۆک کە ئاودێتە ناو شاری هەولێر پۆندێکێ لە بواری جێبەجێکردنە لە بەرزایەکانی تارین جێبەجێکردنە ئاقوبان پۆندێک دروستکرا ئێستا تەواو بووە خۆشبەختانەی بەستۆڕا ئێستا ئیشێکی زۆر باشی لێ دەکرێت دیارە دەربەندی گۆمەسپان ئیشی خۆی دەکاتن ئێستا ئاوێکی زۆر باشی تێدا کۆبووتەوە دەربەندی چەمرگا یاخود سەدی چەمرگا ئەمە ژێکە بوو لە پرۆژەکان ساڵی پێشتر کە ئاوێکی زۆر لەو سەدەی هاتە ناو دارەت و ئەو زەرەر و زیانەکەی گیان لە دەستدانی دارە زیاتر هۆیەکەی سەبەبی بەنداوی چەمرگا بوو خۆشبەختانە ئێستا ئەو بەنداوەتەوە بووە ئاوی کۆ دەکاتەوە بەڵێ بەڕێز مەسعود وەکو خۆشت ئاماژەت پێکرد ئێمە هێشتا لە مانگی 2 داین واتە وەرزی بارانبارین ماوێتی مانگی 3 بە دیاریکراوی لە بەردەمانەیە و ئیدی بۆ مانگی 4 و 5ەوە لە دەسەڵاتی ئێمەدانیە خواخۆی زانێ کەواتە با بپرسم ئایا هیچ پلانێکتان هەیە بۆی کە ئەمڕۆ ڕوویدا ئەو سیارانەی ژێر ئاو کەوتن لە پردی سەیداوە بۆی ئەمە دووبارە نەبێتەوە چونکەوش بۆ خۆی مەترسی بوو بینیمان کە هاوڵاتیان چوبوونە ناو ئەو ئاولافاوەوە هەتا بەگوری سیارەیان ڕادەکێشامانش مەترسیە بۆ سەرژیانی هاوڵاتیان چ پلانێکتان هەیە بۆی ئەمانە دووبارە نەبێتەوە و پێشمان بڵێت تا چەندە هاوڵاتیان هاوکاری تیمەکانن بۆ ئەوەی کە شەقامەکان بە خاوێنی بمێنێتەوانێت لە کاتێکی بارانی وەهادا چۆنەڵێ ئەو ڕێڕەوی ڕۆشتنی ئاوەکان نەگیرێت بەخۆی طبعاً هۆشیاری هاوڵاتیان لەگەر حکومەتدا پێکەوە هاوکاری بکەن ئەوە وەکو بڵێن یەکێکە لە دەرەنجامە باشەکان دروست دەبی بەڵام بەداخەوە دەبینی لە هەندێک شوێندا لە هەندێک هاوڵاتی یعنی ئەو پاشەوڕیانەکە پیس دەدرێت لە بڵی ئاوە علاگەی ڕەنگە ئەوە دەستە سەر هەمان هۆڵێک و چەپەرێک و قەپاتی دەکا ناوی ئاوەکە بستەخواری وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەکەدا و ئێوەش لە راپۆرتەکە ئاماژەتان پێکرد لە ڕێگای قایمقامی هەولێرەوە لە ڕێگای بەڕێوەبەراتی پۆلیس و هاتوچێ هەولێرەوە ئەو شوێنە ئاماژیان پێکرا بوو کە ئۆتۆمبیلی لێ نەوەستی لەبەر ئەوە یەکەکە لە خاڵە لاوازەکان و وەکو ئاماژەت پێکرد ڕەنگە پار و جاری شتیش لە بابەتە شتیوا دووبارە بووە حتما پاش ئەو ڕووداوانە ئێمە کۆبوونەوەی ترمان دەبیتن
ئەو خەلانەی کە جەنابی پارێزگار ئەو شوێنانەی کە باسی کرد بە تەسەوری من دوو شوێن ئێستا زۆر خەتەرن، یعنی ئەویان لەسەر دەکەین کە ناوی بینێن خەتەر. یەکێن پردی سەیداوە، دووەمیەکم کەماڵێکەکەنە لای بکەن. حتمما بەرنامەمان دەبێت و بۆ ئەوەی بتوانین جاریشتر ئەوەی ڕوودا جاریشتر ئەوە ڕوونەداتەوە. تەسەوەر دەکەم دانانی چەند مزەخەیەکی غەتاز بی یاخودکە ئەوەی ئەمن ئێستا ئاگام لێە ڕەنگە بەهۆی شۆرتی کارەبای ئەو مزەخانی لە شوێنەوە ئیشی نەکردیە لەبەر ئەوە کۆ بۆ لەوێ نێوێتاری ئەوەکان فڕێ بدرێتن. بە هەر حاڵ ئێمە چۆن ئەو پرۆژانی کە ئێمە باسم لێ کرد کە 300 کیلۆمەتر خاوێنمان کردێتەوە ئەو هەموو پردەمان کردیە ئەو هەموو پۆندەمان کردیە مەزرایەکانی ناو هەولێر زۆربەی زۆری خاوێن کراوەتەوە ڕێگاوبانەکان ئەو شوێنانی کە مەترسی هەبوو هەموو چاکراوەتەوە تەسەوەر ناکەم ئەوەش مقارنەتەن لەگەڕوان ئیشێکی زەحمەت بیتن ئەوەش لە بەرنامە و پلانی خۆمانی دادەنێن دەشاوە لە ئایندەیەکی زۆر نزیک ئەوانش سادەکەینەوە وەرنەبێتەوە جاریشتر تووشی ئەو هاوڵاتیانی کە توش بوون ئەو تووشی ئەو جارێکی بژنەوە دیسان دەڵێنەوە ئەو شوێنانە ئەوەی خەرچی هەولێر بی دەزانی لەوێندەری ئەو شوێنە ئەو مەترسی هەیە مەترسی لە سۆشیال میدیا زۆر براکەوە بەڕاستی کە شەپۆڵێکی بارانبارینی گەورە لە ڕێیە ئیتر بەڵام بەداخەوە ئەوەی ڕوویدا پەیامەکەت گەیشت بەڵام بە هیوای ئەوەی دووبارە نەبێتەوە ئەوەی گرنگی شەلای ئێمە بەڕاستی گیان و ژیانی هاوڵاتیانە دووبارە نەبێتەوە جانی هاوڵاتیان پارێزن و ئەوە وجودی حکوومەتیش لە سەر شەخامەکە لە هەموو شوێنەکاندا دەبێتە وەکو بڵێ سەپۆرتێک و هێزێک لە بۆ ئەوەی بتوانین دائیمەن هەر خەلەیەک ڕوویدا بە ئاسانی چارەسەر بکرێتن. گەلێک سپاس جگەرێ پارێزگاری هەولێرێ کەک مەسعود کارێش ژە هەولێرێ گەلمە زۆر سپاس.